دوا گفتگوی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان گفتگۆکەین لەسەر تایی خوێنبەربوون. ینی نەخۆشیە کە ڕەنگە وەکو پێی زانیاریمان لەسەری نەبێ مەترسیدارە لاژەڵەوە دەگوێزرێتەوە بۆ مرۆڤ، بەڵام ئەوەی مەترسیدارە هەرەوەندە کە مرۆڤ توش بوو ئەشێ بیگوازێتەوە بۆ مرۆڤی تێروە نەخۆشیکی مەترسیدارە بەگەشتی. قسە لەسەر نیشانەکانەکەین، لەسەر شێوازی گواستنەوەکەیەکەین، لەسەر ئەو ڕێگاناکەین کە ڕێگری ئەەکەن لە تەشەنەسەندنی ئەم نەخۆشیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر چیناستا ئەندامی دەستەی کارگەڕی ڕێکخراوی ڤێتەنەری لە پێناو ژیان. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە. بەیانی باش. باش بۆ هەموو لایەک. زۆر سپاس. با بزانین تایی خوێنبەربوون چۆنە گوازرێتەوە؟ زۆر باشە، زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە ئەم بابەتە هەموو کاتێک یعنی هەموو ئەو بابەتانی کە پێویستە بە هەستێکی بەرپرسیارانە باسیەکات. من پێم خۆشە پێشەوەی پێتان بڵێم چۆن ئەگوازرێتەوە مێژوویەکی ئەم نەخۆشیە دیاری بکەین، چونکە هەنێک کات لەم ئەخیریا گوێمان لێ ئەبێ خەڵکەڵێت بۆچی ئەوەنە بەزەقی لە میدیاکانە گوێمان ڕۆژانە لە ئەم جۆرە نەخۆشیە ئەبێتەوە. نەخۆشی تای خوێنبەربوون هێمۆرەجیک فیڤەر زۆنۆتیک دیزیزەوە تا نەخۆشیکی هاوبەشە مرۆژەڵیە لە نێوان مرۆڤ و ئاژەڵایە. باشە ئەم نەخۆشیە لە کۆتایی چلەکانی سەدەی ڕابردووەوە لە کریمنیا سەری هەڵداوە، دواتر لە کانگۆ سەری هەڵداوەتەوە و زۆربەی وڵاتانی جیهانی گرتوێتەوە، باشووری ئەوروپا، چاینا، هندستان. بەداخەوە لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردووە لە عێراق مەوجودە ئەم نەخۆشیە. ئەم یەک دوو ساڵەی ئەخیر ڕێژەکە لە ناوەڕاست و باشووری عێراق ڕوو لە زیادبوونە، کەواتە ئەوەی گرنگە ئێمە بیزانین ئەم نەخۆشیە بووە بە ئەندیمیک، یعنی ساڵانە لەگەڵ سەرهەڵدانی وەرزی گەرمای گوێمان لێ ئەبێتەوە. نەخۆشیەکە تازە نییە، مێژوویەکی هەیە، بەڵام لەگەڵ دروستبوونی وەرزی گەرمایە پێویستە ئەم باشە. دکتۆر ئاماژە بۆ کردوتی لەم یەک دوو ساڵەی ڕابردووە لە عێراق سەری هەڵاوەتەوە هەر هەبووە بەڵام زیاتر بووە. پەیوەندی بە چیەوە ئەم یەک دوو ساڵە؟ سێریکە لەم یەک دوو ساڵەی کۆتاییە ڕێژەکە ڕووی لە زیادبوون کردو لە ناوەڕاست و باشووری عێراقا. کۆڤید هۆکارێک بوو بۆ ئەوەی کە نەکەرتای خوێن بوون جۆرەها نەخۆشی تر ڕوومان تێ بکات. مەسەلەن ئیکۆنۆمی کوردستان هەنێجار کاریگەری هەبووە بەپێی ئەوەی کە بەپێی پێویست خاوەن ئاژەڵەکان گرنگیان بە لایانی پاک و خاوێنی و بەڕێوەبردنێکی تەندروستی ئاژەڵەکانیان یعنی ئیهمالێکی تایە بۆ ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئەم نەخۆشیە بەرەبەرە ڕوو لە زیادبوون کە. واتە کۆرۆنا کاریگەریە بووە. کاریگەریەکە چۆن ناکرێت ئەو ڕوونکەین؟ کاریگەریەکە وەکو بەبەڕێستم ئاگار یعنی بەبەڕێستم وت ئەو گاپەی دروست بوو لە بینی خاوەن ئاژەڵ و ئاژەڵەکانیان بە حکمی ئەو بەر لە بەرنامەکە بوو پێحەزەکەم بینەران بزانن. ئەو بۆشایی دروست بوو جموجۆڵی هەموو دنیا وەستا وای لێ هات خاوەن ئاژەڵەکانیش بەپی پێویست نەیانتوانی گرنگی بە ئاژەڵەکانیان بن. وەرزی گەرما بەرزبوونەوەی ڕادەیشێ وای کردووە کە ئەم نەخۆشیە بەرەبەرە سەر هەڵباتەوە لەگەڵ هەموو بەرزبوونەوەی پلەی گەرماواتە سەرەتای وەرزی گەرما ئەم نەخۆشیە سەر هەڵەیاتەوە. لەبەرەوەی ئەم نەخۆشیەکی ڤایرەسیە. هۆکاری نەخۆشیەکە جۆرە ڤایرەسێکە نایرۆڤایرەس کە خەسڵەتی ئەم ڤایرەسە وایە بەشێک لە سووری ژیانی لە مشەخۆرەکانە بەسەر ئەبا. مشەخۆرەکانیش لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما زیادبوونی ڕادەیشێ چالاکە بن گەشاکەن زۆر ئەبن. هەر بۆیە لەگەڵ یعنی دروستبوونی وەرزی گەرمایە ئێمە باسی تای خوێنبەربوونەکەین. بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ وەرزی گەرمامان تۆزێت تەخیرتر بوو. یعنی ساڵانی تر لە کۆتاییمانی سێوە ئێمە حەزەرمان لەم بابەتە ئەکرد. باشە بڵێ چۆن تووشی ئاژەڵەکە ئەبێ؟ خۆی وەکو یان چۆن ئاژەڵێکی توش بوو بناسینەوە؟ ئایا توانین بزانین ئاژەڵێک توش بووە؟ زۆر باشە. ئەمە خاوەن ئاژەڵەکان هەنێ جاریان خو قەسابە بەڕێزەکان گلەی ئەومان لێ ئەەکەن ئەڵێ ئاژەڵەکانمان تەندروستە ئێوەش باسی نەخۆشی تای خوێنبەربوون ئەەکەن. وەکوتم ئەم ڤایرەسە تارگێتەکەی مرۆڤە بەڵام خۆی ناتوانێت ڕاستەوخۆ کاریگەریەکی بگەێنێتە مرۆڤ لە ڕێی مشەخۆرێکەوە. ئەم مشەخۆرانە لەسەر جەستەی ئاژەڵەکانن لە ڕێی جۆرەگەنەیەکە پێوترێ هایلۆما کە مشەخۆرەکان تەنیا تای خوێنبەربوون ناگوازنەوە، تەنیا ئەم ڤایرەسە ناگوازنەوە. چەنەها جۆرە نەخۆشی تر کە سەرچاوەکەی ڤایرەسی بەیان بەکتریایی بێ ئەیگوازێتەوە، کەواتە مشەخۆرەکانن ئەیگوازنەوە. بەڵام
کلینیکال ساینەکان لە ئاژەڵەکەیان نییە، یعنی ئێمە ئاژەڵەکە بینین تەندروستە، بەڵام لەوانەیە ئەگەر ئاژەڵەکە یعنی فترێکی زۆر گەنەکەی پێوە بێت هەست بە لاوازی بکە خاوەن ئاژەڵەکە، چکە خاوەن ئاژەڵەکان ئەزانن کە کاتێ مشەخۆرەکان لەسەر جستیانە بن ماوەیەکی زۆر بێت بێهێزە بێت بێتاقەتە بێت بەرەو لاوازی ئەچێت، بەڵام ماوەیەکی زۆر بەڵێ بەڵام وەکوتر کە سری سەحەتی ئاژەڵەکەکە هیچ نیشانەیەکی نەخۆشیەکە نییە، بەڵکو نیشانەکانی نەخۆشیە کلینیکال ساینەکان لەسەر مرۆڤ دەرەکەوێت. هەر ئەمەیە خەتەری نەخۆشیەکە کە خاوەن ئاژەڵە من ئاژەڵەکەم تەندروستە، کاتێک ئاژەڵەکەیە با بۆ کوشتارگە لەلایەن پزیشکێکی ڤێتەنێریەوە ڕەفزەکرێ ئەڵێت خۆ من ئاژەڵەکەم عیبی نەبووە، بەڵام نازانێت مشەخۆرەکەیە هۆکاری گواستنەوەی نەخۆشیەکە بۆ مرۆڤ. دکتۆر چیناس ینی شێوازی گواستنەوەکەی بۆ مرۆڤ چۆنە لە ڕێگەی بەرکەوتنەوەیە لیکە خواردنی گۆشتەکەیە؟ باشە گواستنەوەی ئەم نەخۆشیە لە ئاژەڵەکە بۆ مرۆڤ ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیە. چۆن؟ باشە ڕاستەوخۆ لە ڕێی دەستلیانەوە بۆ نمونە خاوەن ئاژەڵەکان، بۆ نمونە پزیشکانی ڤێتەنەری، بۆ نمونە هەر کەسێکی تر بێ بەرکەوتەی لەگەڵ ئاژەڵا هەبێ، یاخود بە ڕێگەی ناڕاستەوخۆیە لە ڕێگەی بەروبوومی ئاژەڵەکەوەیە کە ئێمە تووشی ئەبین، بۆ نمونە کەسێکە خۆی ئاژەڵیشی نییە بەڵام مەسەلەن شێفێکە لە مەطبەخە ئیشەکە و بەرکەوتی لەگەڵ گۆشتی ئاژەڵێکی توش بووە هەبێ، یاخود ئێمە لە ماڵ و خۆمان خۆراک یعنی خواردن بۆ خۆمان ئاماداکەین بەرکەوتەمان لەگەڵ بەروبوومی ئاژەڵەکەیە دەست لە گۆشتەکە بی کەواتە بڵێ کەواتە بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەگوازرێتەوە، یعنی تەنیا ئەوە نەبێت بڵێن بەس خاوەن ئاژەڵەکان ئەگەری توشبوونیانەیە هەموو تاکێک ئەگەری توشبوونی ئەم جۆرە نەخۆشی هەیە. باشە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ لە مرۆڤ بۆ مرۆڤێکی تریشە گوازرێتەوە؟ ئەکید سێریکە وەکو چۆن وتم لە ئاژەڵ بۆ مرۆڤ ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ئەگوازرێتەوە، لە مرۆڤ بۆ مرۆڤی شەوە ئەگوازرێتەوە، لە ڕێی خوێنەوە ئەگوازرێتەوە، لە ڕێی هەر دەردراوێکی تری جەستەوە بێت، ئەخر ڕسێرچ ئەڵێت تەنانەت لە ڕێی پژمینیشەوە، کەواتە ئەم نەخۆشیە لە دنیاە لە پلەبەندی یەکەمی نەخۆشیە ترسناکەکانە بۆ سەر سەلامەتی تەندروستی مرۆڤ. باشە کەواتە ئێمە ئەبێ بە هەند ئەمە وەربگرین بە خۆشحاڵیەوە لە سلەیمانی تاکو ئێستا هیچ کەیسێک یعنی گوێمان لێی نەبووە هەبوو بێ، بەڵام ئەبێت خۆمانی لێ بپارێزین، چونکە تەنیا کەسێک بۆ نمونە خاوەن ئاژەڵێک لە گوندێکە، ئەگەر تەنیا خاوەن ئاژەڵێک تووشی ئەم نەخۆشیە بوو بێ ئەگەری توشبوونی تەواوی ئەندامانی خێزانەکە گوندەکە ناحیەکە قەزاکە شارەکە هەیە، تەنیا توشببوویەکی نەخۆشیەکە لە نەخۆشخانەیەکە ئەگەری بڵاوبوونی تەواوی نەخۆشیەکەی لە تەواوی پزیشک و کارمەندانی نەخۆشخانەکە، کەواتە ئەتوانم بڵێم وەکو کۆڤید ئێمە ئەبێت مەعاملەی لەگەڵا بکەین بگرێت ترسناکتریش، چونکە لەگەڵ باسکردنی ئەم نەخۆشیە مردنی ژێتە ئاراوە، چونکە نیشانەی نەخۆشیەکە وەکو هەر نیشانەی نەخۆشیێکی ڤایرەسی تر ئەگەر ئێمە بە هەندی وەرنەگرین لەوانەیە بەرەو لێواری مەرگ نزیکمان کاتەوە، بۆیە ڕێگاکانی گواستنەوەی لە مرۆڤێکی شەو بۆ مرۆڤێکی تر زۆر ئاسانە، لە ڕێی لیکەوە بێت، لە ڕێی خوێنەوە بێت، لە ڕێی پژمەوە بێت ئەگوازرێتەوە. باشە دکتۆر ینی قسە لەسەر ئەوە بکەین گۆژ نەخۆین ینی چی بکە هەوڵاتی چی بکە؟ نەخێر وەکوتم هەنێ جا خاوەن ئاژەڵ و قەساوەکانیش گلەیمان لێکن ئەڵێ یعنی خەڵک وای لێبێ گۆژ نەخۆن، نەخێر بە خۆشحاڵیەوە گەشتی خۆماڵی تەندروستە زۆر باشە و بۆ تەندروستی مرۆڤ پێویستە گۆشت بە پێی بڕێکی دیاری کرا و بە پێی تەندروستی مرۆڤەکە بەکار بێت، بەڵام ئاسانە ئەم نەخۆشیە ئێمە ئەڵین زۆر ترسناکە، ئێمە ئەڵین مردنیەتە ئاراوە. ڕێژەی مردن چەنە؟ ڕێژەی مردن لەوانەیە لە 100 کەس 40 کەسی لە ناوچێت، یعنی 100 کەس بەڵێ یعنی زۆر بەرزە و ڕێژە زۆر بەرزە، ئەمە لە کاتێکە ئەگەر ئێمە ئاگامان لێی نەبێ، ئەگەر کۆنتترۆلی نەکەین، ئەگەر کەمتەرخەم بین لە پاراستنی تەندروستی خۆمان. هەموو کاتێک من ئەوە ئەڵێم پزیشکانی ڤێتەنەری یعنی ئەرکێکی قورسمان لەسەر شانە، لەبەرەوەی کە سەلامەتی مرۆڤ پابندە بە سەلامەتی ئاژەڵەوە، چونکە بۆ نمونە ئەگەر جەنابە گۆشتی سوور نەخۆی خۆ شیرەمەنیە خۆی، خۆ ئەگەر بەڕێستان شیرەمەنیش نەخۆی، خۆ گۆشتی سپی گۆشتی پەلەوەرە خۆی، گۆشتی پەلەوەر نەخۆی گۆشتی ماسیە خۆی، کەواتە
پێویستە یعنی ئێمە پزیشکانی ڤێتەنەری ئەرکێکی قورسمان لەسەر شانە کە سەلامەتی تەندروستی مرۆڤەکان سەلامەتی تەندروستی ڕۆژانەی مرۆڤەکان لە ئەستۆی ئێمەیە. ئەنجا تۆ دوو بابەتی زۆر هەستیارە باس کرد پەلەوەر و شیرەمەنیەکان باڵێن لە پەلەوەرەوە گوازرێتەوە یان نابەس کەمترە سێریکە ئەم نەخۆشیە ئاژەڵی کێوی و ماڵی ئیگوازێتەوە چونکە مەفهومەکە واگەیشتووە بەس مەسەلەن لە ڕێی گۆشتی سوورەوە بێت و ئەوانە سێریکە بە حکمی مەنتیقەکەمان جوگرافیای مەنتیقەکە و ژینگەکەمان و بە پێی ئەو ئاینەمان کە ئێمە ئاینی ئیسلامین ئێمە بۆ بژێوی ژیانمان خاوەن ئاژەڵەکان مەڕ و بزن و یعنی مان گاوشتیان هەڵبژاردووەک و سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانیان لە هەمان کاتە ئەو جۆرە گۆشتانە بە پێی دین ڕێپێدراون ئێمە حەڵاڵن بیان خوێن بۆیە ئێمە زیاتر فۆکەسەکەینە سەر ئەو جۆرە ئاژەڵانە ئیگەنا ئاژەڵی کێویش تووشە بێ بەڵام وەکوتم بەرکەوتەی ئێمە لەگەڵ ئەو ئاژەڵانە زۆرترە بۆیە زیاتر تەرکیزەخینە سەر مەڕ و بزن و مانگا ئیگەنا ئاژەڵی کێوی و ماڵی هەمووی ئەتوانێت توش بێت. دکتۆر بۆی هاوڵاتی لە ڕوون بێ پەلەوەر ئیگوازێتەوە یان نەخێر کەمتر لەبەرەوەی تارگێتی ڤایرەسەکە مرۆڤە نیشانەکان لە مرۆڤایە کاریگەریەکان لە مرۆڤایە بۆیە یعنی ئێمە زیاتر تەرکیزەکەینە سەر ئەوە. باشە ئەی شیرەمەنی بەرەمەکانی بۆ نمونە مانگایەک ماسی مانگایەکە خۆی ماستی مەڕێکە خۆی یعنی پەنیرێک هەر شتێک سەریکە هەموو بەروبوومێکی ئاژەڵ پێویستە بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵا بکرێت وەک چۆن پێویستە لەسەر خاوەن ئاژەڵێک کە بە شێوەیەکی دروست و تەندروست مامەڵە لەگەڵ بەڕێوەبردننی ئاژەڵەکانیا بکە ئێمەی هاوڵاتیش پێویستە بە شێوەیەکی دروست و تەندروست مامەڵە لەگەڵ بەروبوومی ئاژەڵەکان بکەین بە نمونە باسی گۆشت بکەین ئێمە گۆشت کاتێک کە لە لای گۆشتفرۆشێک ئەیکڕین کە ئەیهێنینە ماڵەوە بۆ نمونە لە فرێزەرادایانین ئەیگاتە پلەی بەستن لە ناقص 20 پلەیە هەموو جۆرە ڤایرەسەکە تایە دیئاکتیڤە بێ لە ناو ئەچێ باشە بۆ نمونە شیرەمەنیەکان نابێت ئێمە لە پلەیەکی گەرمیە دای بنین بۆ نمونە لە پلەی گەرمی ژوورێکا دای بنین کە بەکتریا و ڤایرەسەکان تایە چالاک بن کەواتە نەک تەنیا گۆشت و شیر بەڵکو خوری جاران لە کوردەواری ئەوانەیە بەڕێوەبردننی ئاژەڵەکان یعنی گرنگی زیاتریان پێیاوە هەر بیریان لەوە نەکردوێتەوە سود لە گۆشت و شیری ئاژەڵەکە وەرگن بۆ نمونە مووی بزنەکانیان سوودیان لێ وەرگرتە خوری مەڕەکان کەواتە ئەوانش هۆکارن بۆ گواستنەوەی بۆیە ئەڵێم ئەبێت بە شێوەیەکی زۆر وریاتر زانستیانەتر دروستتر مامەڵە لەگەڵ ئاژەڵ و بەروبوومەکانی ئێستا لە شاری سلێمانی هێشتا حاڵەتی تۆمارکراومان نییە چۆن ڕێگری لێ کراوە سێریکە بە سوپاسەوە بۆ بەڕێوەبەرایەتی ڤێتەنەری سلەیمانی کە هەموو ساڵێ پرۆتۆکۆلی خۆی بۆ دژی ئەم جۆرە نەخۆشیە بڵاوەکاتەوە کوشتارگەی هاوچەرخی سلەیمانیمان هەیە کە هاوپیشەکانم هاوکارەکانم بە دڵسۆزانە کاری خۆیان جێبەجێکن بە شێوەیەکی ورد لەوانەیە خاوەن ئاژەڵەکەی بە شێوەیەکی یعنی تەندروستێکی باش بیبینێت و ئەیباتە کوشتارگە لە کوشتارگە پشکنینمان هەیە ئێمە پشکنینی پێش سەربڕین و دوای سەربڕین پریمۆرتەم و پۆزمۆرتەممان هەیە پێش پشکنین هەموو ئاژەڵەکان ئەپشکنرێ بزانین مشەخۆرەکانی پێوەیە گەر پێوەی بوو ئەمە کۆتایی دنیانی و یعنی خاوەن ئاژەڵەکەەوە بزانێت تاو زەرەری کردووە ئەیباتەوە فترەیەک کە تاکو مشەخۆرەکان لە ڕێی دژە مشەخۆرەکانی بۆ بەکارێنێشتنەوەی ئاژەڵەکانی ئەگەر مشەخۆری پێ بێ و ڕەفزەکرێت ناڵێ داغڵی هۆڵی سەربڕین ببرێ لە کاتی سەربڕینە بە پێی کۆمەڵێک بنەمای زانستی بە پێوەری زانستی سەربڕینەکە قۆناغەکانی سەربڕین بەڕێوە ئەچێت پارێزگاری لە مەسەلەن ڕێژەی ترشی گۆشتەکە پیئچەکەی تێمپریچەرەکەی هەموو ڕێکارە تەندروستیەکان پەیڕەو ئەکرێت دواتر لە سارکەرەوەدا ئەندرێ و هەموو کاتێک من پێم خۆشە ئەم بابەتە کاتەکەی زۆر باشە ئێمە نزیکی جژنی قوربانین تکایە ئاژەڵەکان غەیری کوشتارگە سەر شەقامەکان قوربانی لە ماڵەوە مەکەن
سێری کە ئێمە قوربانیەکەین لە پێناو ڕازیبوونی خوای خۆمانە وایە سوپاس بۆ خوا کورد نەتەوەیەکی مسلمانە بنەماکانی ئاینی ئیسلام تەطبیقەکات مادام بۆ ڕازیبوونی خوای خۆمانە ئەیکەین ممکنە لەڕێ یەک ئاژەڵی توش بۆ ئەو خێرە ئەگەر ئێمە بۆ 10 ماڵ بیبین 10 خێزان توشکەین بردننی ئاژەڵەکان بۆ کوشتارگە پێویستە یعنی تکا لە هەموو بەڕێزێک ئەەکەم کە بە هەستێکی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیەیە بکە دڵێ مەڕەکەم بە چای خۆمبینی ڕایەکرد ناگیرا ینی پەیوەندی بەوە نیە بیزەبێت بڕی ئەو پارەی کە ئەشیبا بۆ کوشتارگە پارەیەکی زۆر ڕەمزیە کە ئەتوانم بڵێم خوا خێرەکەی بۆ زیاتر ئەکا بەڵامە کوتم لە ماڵەوە بێت چونکە ئاژەڵەکە لەگەڵ سەربڕی ناڤایرەسەکە بڵاو ئەبێتەوە ممکنە مناڵێک لەو ناوەیە بێت مەسەلەن ئەو بەڕێزانەی کە خۆڵ و خاشاکی کۆڵان و شەقامەکان و ئەوانیش ئەگەری توشببوونیان هەیە بۆیە پێویستە بە شێوەیەکی ڕێک و پێک بە شێوەی نەگەر سەربڕینەکەشی دکتۆریانی ئەو کەسانی کاچن بۆ نمونە ئاژەڵێک هەڵە بژێرن بۆ قوربانی بۆ سەربڕین جاری وایە خۆیان حەزەکەن دەست لە ئاژەڵەکە بن بزانن قەڵەوە گۆشتەکەی چۆنەوە ئەو بەرکەوتنە شەر ئەتوانێت سێری کە ئەتوانن لە کوشتارگە لە ڕێی پزیشکی ڤێتەنەریەوە حکم بەسەر ئاژەڵەکە بن ئەم ئاژەڵە تەندروستە چونکە بەپێی یعنی ئەو مەرجانی کە لە ئاینی ئیسلامی شادانراوە کە ئەبێ ئاژەڵێکی تەندروست بێت وانە ئەبێ ئەوە پێویستە لەسەر مامۆستایانی ئاینی زیاتر جەخت لەو نقطەیە بکەنەوە چونکە کۆمەڵە کەسانێکی زۆر هەیە گوێ لەو مامۆستایانی ئاینی ئەگرێ وەکو وتم ئەم پرسا وەک چۆن من وەکو پزیشکێکی ڤێتەنەری لای جەنابتم ئێستا باسی کۆمەڵی زانیاریەکەم بەڕێزی وەکو ڕاگەیاندنکارێک گرنگیت بەم بابەتەیەوە هەر تاکێکمان بەرپرسیارین لە ئەمە چونکە بڵاو بێتەوە مەترسیدارە چونکە بڵاو بێتەوە مەترسیدارە وەکوتم لە هێڵی یەکەمی نەخۆشیە ترسناکەکانە بۆ سەر سەلامەتی تەندروستی مرۆڤ. دکتۆر چیناستا سواز بەڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ ئێوە بەناوی ڕێکخراوی ڤێتەنەری لە پێناو ژیانەوە زۆر سپاسی کەناڵی کورساتەکە سپاس بۆ تۆ دەست خۆش بێ بە خێراتی سەرچاو